ژنەکە 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 دەبی پێڕێ هاوە ئەرە ژنەکە ئەرە ژنەکە ئەرە ژنەکە 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 هاوەرە لە چی دەبێت ئەوە چەند جارم پێوتی بەیانی زوو کە خەوتوم مەیخەرە سەر گۆرانی بەیانیان یعنی گۆرانی لە گۆرانی خۆشتر هەیە ژنەکە خۆ دەزای من تووشی ئەم نەخۆشی هەڵپەرخیە و ماکە گوناتەکەوا لەم نەکەی وەڵڵا نانا ئەوەتی تەقاوت بتۆ ئەو ئەم بەس باگەڕی تێگەشتی پێویستی بە عیلاجە تا عیلاجی چی عیلاجی هەڵپەرخی هەیە ها دکتۆری سێچکە هەیە لە سێچکە ماڵەپەڕم کواشتی وایە لە تۆ واز لەوانە بێنە وەرە نانەکە بخۆدەی وەرە دەی نەمبیست دکتۆری جەخت و چەقەنە و هەڵپەرخی هەبێت ڕادیۆ پێ نەکەی ژینە نان ناخۆم باشە باش ئێرە باشە ناوە نزیک سەقفەکەی بێنە خوارتر ئەم لاتر ئێرە خوارتر ئەڵێم باش ئێرە ئۆی نەنە تۆ بێرە خوارەوە دەی خوارەوە Control. Wow. وارد الحمام يبقى متشي ولا بطيء ولا هذا الراجل بيزرع كلام أنا جناك تودو جناتي لك من ناحية أتى بمكوشيت بەمبیانی زۆ ئاخرە مە چیم گۆرانی قسە سەری من بەمبیانی خستمە سەر بەرنامی خواردن دروستکردن تو زامە بێ بەم گۆرانیە یعنی تەنسیقی تەلەڤیزیۆنەکە سەقەتە تۆ بێ عیلاج بکرێت دەرگایە دەبڕۆ دەدانی شەشیەتە کردم فەرموو کاک مەحەدین وەرە محێدینە سلام عليكم. عليكم السلام سيدي أو صدفة أمر نيازم و بين بولاد صدفة واني أي بوشي تلفوني بوكم جواب نايتوا. آخر شحن بين أبو كل جرسي بوها شحني تشي. آخر أم موبايل تازانا شحني شي بين بجرس هريت كل أفراس يا دواز لدرو بين أبو خاطري خوا. دەتۆ وەرە کاک مەحەدی وەرە دانیشتە تۆ وەرە دانیشتە كل والله دانانيشم وقتي دانشتني أبي برم. يخوا بخير بيسرتشاو كل بخير نيمو بمليشكا وبمتو كيو أمانة يبويني توا. زين شون كاكا محيدين خود زانين باركي كياوت متي خصومة مشروع كل من معنا ناس أنا مشروعي تشي. أي نازاني من مشروعكم بدأ سويه شوقة وشتبناوي سبريستي كل دا أفراس يا واز لو دروياني بين تخوا أو ناوا ها سبريستي من سبري بورما. بقربان بوري توي ننشي منه دوای هەمچی مڵکەکان هەیە من بە ناوی ننکمەوە بوو بۆیە مەشروعەکەشم ناو سەبریستی ئەژینا سەبری ناوە ئەگە پارەی خۆمە بوو ڕێک ناومەنا ئەفراسیاوستی والله سبريكا خوشتر أفراسيا وبيا يكشو قناعي فروشي توني بكريا بلا من حق بس أنا مسبري أفراسيا وين كاك الجان دفتر دولاركي خو من بنو بابرو مدروا هەرو کاک مەحەدین هەر ئەو دەفتەرە دۆلارە وەرەگریتەوە با مەشروعانەمان تەواو بێت آخر كي أم مشروع طابي وكي أم باري مينوا تۆ سەیریکە کاک مەحیدین ئەمڕۆ چەندی مانگە والله شو زانم تو زاني تشاني مانا دەخێرە جوارەوە ساقەوە دیدی بزانم چی هو شي في مرابير ولا نبابا دەبزوای مالەکە بەرە بقوربان ما هەوڵ عەگی بنە دەدی دبوسه يقدق هذا شو يقدق فرمو هو كوجان موچيا لو چه پارشتان لا و پیشم را بیرن ئێرۆ کاک مەحەدین ڕابواردنی چی تووشێم نەخۆشی بۆ چارمانیە جیڕەی دەرگایە هەڵەپەڕێت تەقەی قەوچک و قابیە هەڵەپەڕێت شێد و بەدەسێ و عیلاجێکمان بکە کاک مەحەدین گیا بۆ قاتری خوا کوره چاری چی براژن لو چه و بمن را بیرن من شتیوام نبیستو نخوشی هەڵپەرچی هەبێ والله هي انت بو خواش ديك بو جرمو يزي قناعه دقي والله يا زين شلون افراش يا جان من بيستوما الين كمان طبق بقري عوا برزه بيته ولا جي خويا تو بلي حاجه حازي والله بلا خوتو قصه فري زين شو من اسب ولا ماليا موبايل كان هرهم يصامته بو وين بيقين سجرت يكسي هالبركم توجبيه زرتو تشقره وهالبزو دابز الين بيني يعني روش بو تعزيك زمن جرسي موبايلك وتو سر مانغا
بۆ لێ کاکە جەڕەسم بۆ نەهادەی هەرچی ئەو تەعزیە بوو سەیریە کردم هەرچۆنی بوو کوژانمەوە بەڵام ئەم نەکبەتەی تەنیشتم کە دانیشت بوو جەڕەسی موبایلی هات یەل بورتوقالە بوو کاکە دەسم پێ کرد هەڵپەڕا تەقتم دەگەڵم هەڵپەرچیەکەم نابوانێ هەر بە پاڵ کردیانمەدەن هەر بەژەر بەغوا کۆرە ئەفراسیا و گیان بۆ خاتی خۆڵا من قەچتی وام نەبیستووە چۆن کاک بەحێدی گیان فریامان کە بەشکەم بیبێ بۆ لای دکتۆرێکی باش کە زەناسیت کورە چۆن نایناسم بەرە وەڵا دکتۆری چاچی ژەناسم دکتۆری جرت و چەقەنەیە کورە ئەفراسیا بۆ خاتی خوا کوا لە عالەما دکتۆری جرت و چەقەنە هەیە بە ساقەو بم ئەی هیچیە هینە هی دەرونیە ئەی عنوانەکەی عنوانەکەی کۆڵانی 16 زانی ئەیچی کەم لای 16ەوە نییە هاواڕۆی کە ڕۆژی خۆ دەهەی بە 15 تەنیش حەفە باشە بە ساقە بەخێبی کاکە مەحەدین حەدین نردومی خەمەنە باشە هلا بالمعا يا هلا جيان هلا بشي يا الله شاهينا بەو خوا دەدەقەیکە لێرە بە منی شێ دەبم پارەکەشم نایە بۆ خۆتان يا اخوة ممنونم زۆر سپاس بژی مەحەدین هلا والله صوتي موبايلك هنا ما شكر أري وتي عنوانك شو هو؟ بەڕێز جان بەخوا من دەمێکە دانیشتم بێزار بم ئەتوانم سەردانیشتی دکتۆر بکەم بەسەر چاوە دکتۆر سەر جەڕەسەکە لێ دەسات چوون بۆ لای کە هاتمەوە بەسەر چاو هەموو تانەکەمە ژوورەوە أري تخوا يك دقة من ومزاني بس خوم توشي نقوشي هالبارتي بوم إيه وش هم تاني نقوشي تاني أري كاكا ما يكن بهنا بعد دكتور نسانية تخوا حزك مزان تشيرو شيء وشيء ما متولا هم ما بتمنتي تخوا بوم جمزان بتشي توشي هالبارتي بويت بەس عقبم من هەر لە مناڵیەوە لەگەڵ هەموو حیزبەکانە ئەم جوت و چەقەلیام هەر هەبووە لە هەموو مناسب و خۆشەکانە ئێسەش پیر بووم و کەوتومەتە ساڵەوە خانشینان کردوم گەنجەکانان پێویستە أي باش إستبوا هلا باري وەڵڵا ئێسەش بۆم تەری ناکرێ ئەوە هاتووم بە لای دوکتۆر بەشیم علاجەکەم بۆ بکە بس إن شاء الله الدكتور أو قلاجي لابت کام گولاجە قلاجي أنت هالبارتي جاوە هەیە جا خواب كم هبي باور بي جماعة بحشنا بيكرم قناعتان بيه يك تلفونيان بكردايا قرك ما مو كو كردوا بس ياروا يعني كل بهور الليان وفرتن وامسلا وسر تيغش لدعي شكل لي ابوي لوانيا دو كبابيان بوكرين انا برخو حافظتان بيه باور تابع استكبابكش ابريو فتيشان كردين بالضبط خوم بالرواب ككونوا قشبني اول عتنا مع مستر شوبي متاعي انا قلت به يعني بالرواب كان شري بخوكوجي كنا برا كشت باني انا كده قاعد اعود اما سر كوتين هالبرن امش بروح هلا برين لمسر بوسر كل شيء كريت ياب ترى اي كاكا جان لو دواي ايتر واي لي هاد ايشان بيما نماو وتيان كاكا فرمون هكذا بمالي خوي اما يعني اذن ده او تبخ مان كوتين فير انبز ما بوينا ايتر بمان ترقنا اكريو باش مخابك او دكتوره صار سرمانك بخوا هموينك بتيه هموي درد سريه واز بينن هذه توم نزاني من ورا بلاي منەوە هەموو ئیش و کاریم بەسەر چۆپی بووە تێگەی هەموو حەفلێک ئیخزم دوور نزیک بۆ هەموویەچم کوڕێشتی خۆشە بۆ ژێرمەوە ڕۆژیان خۆم کرد بە قاعەیەکە قات بۆێن با خۆم سپۆرت کردووە دوو دانە سەعات من تەب و تۆزە مەڕسانەوە ئارەقیشین و مۆرم دەرکرد ئەوە مەزانین کابراایەکە و یەک دانێکەشە بەسەر شارمە وتم فەرموو کاکە تی خزمی زاوی وتم لەوەڵە تی خزمی بووکێ وتم لەوەڵە بگرە شو ئەمێشیە کاتی خۆشم هاتۆ نەبووین باخم پێوە ماوە کورە نەچاکەتم بە ساخی ماوەتەوە تێگەی واز لەوەش بێنە کابرای باش نێنێت من لە پێش هەمویانەوە ڕاگەم بۆ حەفلەکەی خڕ نەوەچی بۆ خڕە سەوتی دەڕابەکەی کە دایەخم بڕۆ بەسەر چۆپیەوە بۆ حەفلە بکوتە تێگەی ئەیبینی ئەوە تا ئەوە لەم دوکاندا خست بە بۆنی سەر چۆپی حەفلۆ ئیفلاسم کرد يعني تۆ لە خۆمانی بەتاکید ئەخی کاڵم لە خۆمانی مەبەستم يعني ئێمە هەموو بێعەقڵین ئەتۆ باسی خۆت مامەوە کە وستا زانین تۆ لەسەر چی واولیاتەوە وڵات داوای لێ بۆرناکە من باسی ناکەم
نابێت تۆ ناوی باسی وڵای باسی کە کاکە ئێمە دەبنی خۆمان بەفەرمو تۆش باسی کە معڵەکەم بێ باسکە بۆ مەزای چیە مەسەلە من مدیر عام بووم حیزبەکەم بە شەهادەی شەشی سەرەتایی کردمی بە مدیر عام مدیر عام لە بواری هەڵپەرچێ و جرت و چەقەنە و هەڵپەرچێ ئەو شتانەیە بەسەر ئێوە شتێکتان پێڵم پێتان ناخۆش نەبێ من سکرتێرەکەم ئیعازم ئەیە ئەموو تەلەفۆن کە بۆ جەماعەتە احتیفالمان هەیە مناسبەمان هەیە بابێن هەڵپەڕن بەخوا هەڵپەرچی وام کردووە تەپوتۆزم ناوەتەوە ئەو ئەلیکۆپتەر نیشتۆتەوە بەس تازە بۆمان تەرک ناکرێت من بۆم تەرک ناکرێت نازانم چی بکەم بشکوی شەڵام ئەم دکتۆرە دەرزیە دەوایە شافێ شتێکمان باتێ باشە دەبڵێ مۆبایلەکە بۆ نابێت هەسم ئەیکە پێم ناخۆشە ئەیکە پێم ناخۆشە والله مردم ونفس التوفيق من خەری دەوتەوە مەتەقێ ئەوە چییە؟ عیب ناکەن ئەمە ڕێدان لە چییە؟ والله دکتۆر هەمومان نەخۆشین گوناحین نەخۆش ئاخرێ نەخۆش کۆ هەڵەپەڕێ ئەگەر نەخۆش من چۆن هەڵەپەڕن ئاخدا ئەوە مشکلەکەی ئێمە نەخۆشی جرت و چەقەنە و هەڵپەرچین تا بۆیە هاتووی عیلاجێکمان بکەی بە قوربان بەڕێزم نەخۆشیەکەی ئێوە عیلاجی لە لای من نییە ئەی لای کێیە؟ ئەوە تەنها عیلاجی لە لای خۆتانە دوای وەرە ئیشم بێت دەبڕوە